بسم الله الرحمن الرحيم. کتێبخانەی دەنجی ڕۆشنایی ئەم بەرهەمەتان پێشکەش دەکات. کتێبی چوار زاراوەکەی قورئان. خوددا، پەروەردگار، پەرستن، ئاین. ناسنامەی کتێب. ناوی کتێب بە کوردی چوار زاراوەکەی قورئان. نووسینی ئەبوولئەعلای مەودودی. وەرگێڕانی ئەحمەد محەممەد قەرەنی. بڵاوکردنەوەی نووسینگەی تەفسیر بۆ بڵاوکردنەوە و ڕاگەیاندن هەولێر. نەخشەسازی ناوەوە جومعە سدیق کاکا. خەت نەوزاد کۆیی. بەرگ ئەمین مخلیس. نۆرە و ساڵی چاپ یەکەم 1432 کۆچی بەرامبەر بە 2011 میلادی. تیراژ 1500 دانا. لە بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەولێر ژمارەی سپاردنی 190 ساڵی 1998 پێدراوە. پێداچوونەوەی نەجمەدین فەرەج ئەحمەد و ئەحمەد وەرتی. کۆی ژمارەی لاپەڕا 184 لاپەڕا. کارە هونەریەکان هاوکار محەممەد حەسەن. خوێندنەوەی هێمن گەردی. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بسم الله الرحمن الرحيم. لاپەڕا 5. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهد الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا عبده ورسوله. پروردگار لا سورة النساء آيتي يك دفرميت. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. وپروردگار لا سورة الأحزاب آيتي 77 دفرميت. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بەناوی پەروەردگاری بەخشندەی میهرەبان. وتەیەکی پێویست. لاپەڕا 6. گومان لەوە دانیە کە تێگەیشتنی لار و چەوت و هەڵا بەشداریەکی تەواوی لە دروستکردنی گومان و خوانەناسی و ڕەتکردنەوەی پەروەردگار و خودای تاقانەدا بە درێژایی مێژووی مرۆڤایەتی کردووە. لە ڕاستیدا مرۆڤایەتیش لە ئەنجامدانی نەزانین و خوانەناسی و بێباوەڕیدا دووچاری چەندین جۆر لە نەخۆشی و بەدکاری و گومڕایی و سەر لێ شێواوی بووە. کێشە و ململانەی پێغەمبەران و نێردراوانی پەروەردگار و بانخوازان و بیر و باوەڕیش بەرامبەر نەزانین و نەفامی بۆ ڕاستکردنەوەی چەمچی خواناسی و یەک خواپەرستی کێشە و ململانێشی دوور و درێژ و دژوار بووە. چونکە لادان لە ڕێبازی پەروەردگار یاخود بە هەڵە و چەوت و لێ تێگەیشتنی وا دەکات کە مرۆڤ لە شەوەزەنجی نەفامی و سەرگەردانیدا وێڵ ببێ، یان لەبەر خۆیەوە
دەست بکات بە وڕێنە و لە ناوشتی هیچ و پوس و گومان و دڵەڕاوکێ و تێگەیشتنی ئاواژوودا بخولێتەوە و سەرگەردان بێت. بۆیە پێویستە چەمک و زاراوە ئاینەکان لە پاڵدید و بیرروڕاکانی عەقیدە و ئایدۆلۆژیدا وەک خۆیان بناسرێن و لێیان حاڵی ببین، واتە وەک مەبەست و ئامانجی دەقا ئیسلامیەکان دەیخوازن، نەک بەویست و ئارەزوو، بۆ ئەوەی بە ئاوەژووکراوی تێنەگەین و سەرنجامیش سەرمان لێ تێک بچێ و سەرگەردان ببین. هەر لەم سۆنگەیەوە بۆ ڕاستکردنەوەی ئەو تێگەیشتنە هەڵەیی کە لە هەمبەر یەک لە زاراوەکانی ئەڵڵاه، ئەڕەب، ئەلعیبادە، ئەددیندا پەیدا ببوو، زانای پایەبەرز ئەبوو ئاعلای مەودودی کەوتە خولیای هۆشیارکردنەوەی خەڵکی لە ڕێی ئەم کتێبەوە کە بە ناوی 4 زاراوەکەی قورئاندایە پەروەردگاری گەورە پاداشتی بداتەوە. مەودودی ڕەحمەتی خۆی لە پێشەچی کتێبەکەدا گرنگی و تێگەیشتنی ئەم 4 زاراوەی باس کردووە، بۆیە ئێمە لێرەدا ناچینە سەری و خوێنەری بەڕێز لەوێ دەیخوێنێتەوە. هەر ئەم گرنگەی زاراوەکان و شێوازی کتێبەکەش وای کردووە کە بۆ چەندین زمان وەربژێردرێ، بۆیە برای بەڕێزمان مامۆستا ئەحمەد قەرەنی ئەرشی وەرجێڕانی بۆ سەر زمانی کوردی خستە ئەستۆ تا خوێندەواری کوردیش لێی بەهرەمەند ببێ. پێویستە بگوترێ کە بەندا پێش ماوەیەکی زۆر دەستمدا وەرجێڕانی ئەم کتێبە و قەدەرێکی باشم لێ وەرجێڕا، بەڵام دوای بینینی بەڕێز مامۆستا موخلیس لە نووسینگەی تەفسیر و ئاگاداربوون لەوەی کە کتێبەکە لای ئەوان وەرجێڕانەکەی تەواو بووە و بە چاکزاندرا کە بەندا ئەرچی پێداچوونەوەی بگرمە ئەستۆ و بیکەین بە یەک وەرجێڕان. منیش لەگەڵ سپاس و پێزانینم بۆ ئەو بەڕێزانە هەستام بەو کارە و ئەوەی پێویست و لە توانای مندا بوو بە ئەنجامم گەیاند، چونکە لە ڕاستیدا ئەم کتێبە کتێبێکی ئاسایی نییە و بەرهەمێکی زۆر نایابە، بۆیە هەڵدەگرێ کە چەندین جار وەرد بکرێتەوە و پێداچوونەوەی لەسەر بکرێت، بەڵکو بە وەرجێڕداوی جارێکی تر ئەو ئامانجە بپێچێ کە یەکەم جار بۆی دانراوە. ئینشاءالله ئەگەر لە شوێنێکیشدا شتێکم لە پەراوێزدا زیاد کرد بێت بە ئەو ئاماژەم پێداوە. بە پێویستیشم زانی کە کورتیەکی ژیانی مامۆستا مەودودی بنووسم و بیخەمە سەرەتای کتێبەکەوە. هیوادارم کە کتێبێکی خنجیلانەی کوردی لێ دەربچێ و خوێنەران و بیسەران لێی بەهرەمەند بن و جارێکی تریش ئاواتی مامۆستا مەودودی لە ناوگەلی کوردی موسڵماندا بێتە دی. داواکاریم لە خوێنەرانی بەڕێز کە بە وردی کتێبەکە بخوێننەوە و نزایەکی خێریش بۆ دانەر و بۆ ئێمەش بکەن. لە کۆتاییدا هیوای سەرکەوتن و پێشکەوتن بۆ برای وەرجێڕ و نووسینگەی تەفسیر دەخوازم. ئەحمەد وەرتی، هەولێر، 13 شەعبانی 1421 کۆتی بەرامبەر بە 9 تشرینی دووەمی 2000 میلادی. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. پێشەچی وەرجێڕی کوردی لاپەڕا 9. سپاس و ستایشی بێپایان بۆ پەروەردگاری جیهانیان. درود و سەلام و بەرەکەتەکانی خوددا بڕژێ بەسەر گیانی پاچی موحەممەد و یارانی و شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. لە پاشان هەموو بیرولۆچوونێک کاتێ تەمەنی گەورە دەبێ و بە هەر 4 دەوری جێپەنجەبوونیدا بڵاوە دەکات، زۆر تۆز و گەردی لێ دەنیشێ و شتی تری پێوە دالتکێ. جایا بەهۆی ناحاڵی بوون لەو دەق و مانا و مەبەستانەی ئەو بیرولۆچوونە هەیەتی یا بەکارهێنانی لەلایەن هەڵپەرستانەوە بەپێی مڕاد و مەبەستی خۆیان بێ. بە هەمان شێوە بەرنامەی ئیسلامیش کە پەروەردگاری گەورە جەلە جەلالوه لە نیوە دوورگەی عەرەبیدا ناردێ خوارەوە، خەڵکانێکی زۆر و زەبەند لە هەموو ڕەگەز و زمانێکدا هاتنە ناویەوە و هەڵیان گرت. لە ئەنجامدا زۆر تۆز و گەردی لێنیشت و زۆر جار خەڵکی ئیسلام لە ئامێز گرت و بیر و لۆچوون و فەلسەفە و ڕۆشنبیری خۆیان تێکەڵ بەو ئاینە نوێ دەکرد. بۆیە پەروەردگاری گەورە سنەتی وایە و پێغەمبەری پێشەواش صلی الله عليه وسلم
ئاماژە بۆ ئەو بابەتە دەکا و دەفەرمێت لەسەری هەر 100 ساڵێکدا پەروەردگاری گەورە یەکێک شیاو دەکات کە ئەو تۆز و گەردەی لەو ئاینێ نیشتون داتەکێنێ و کاکڵەکەکەی بخاتە بەرچاوی خەڵک. هەر لەم ڕوانگە و ڕێگایەوە مامۆستا مەودودی ڕەحمەتی سەیری کرد کە خەڵکی زۆری چەمکەکانی دین بە ئارەوش و تێدەگەن، شتیان لێ زیاد و کەم کردووە تا سەری لەوە دەرچوو کە چەمکە ئاینیەکان ئەو ڕۆڵەی هەیان بوو نەیان ماو کاریگەریان لە نێو میلەتی کوردە کەسب بوو. بۆیە بە پێویستی زانی وەکو نێخوازێکی ئەم سەدەی ڕابردوو ڕاپەڕێ و ئەو چەمکانە لە هزری خەڵکدا ڕاست کاتەوە و حاڵیان بکات. وەکو خۆی ڕەحمەتی پەروەردگاری لێبێ لە نیوەڕۆکی ئەم کتێبەدا دەفەرمێت کە بانگەوازی قورئان لە دەوری ئەم 4 زاراوەیە دەسوڕێتەوە. ئەمانەش خەڵکی لە ژیانی دنیادا دایان بڕیوە و لۆچوونەکەیان تەسک کردوتەوە بۆ یەک کتێبێکی تەواوی تەرخان کرد بۆ ڕوونکردنەوەکەیان. ئێمەش دەبینین ئەوەی لەوێ هەبووە لێرەش بە هەمان شێوە خەڵکی ئەو زاراوانەیان تەسک کردوتەوە یان لە بیریان چۆتەوە یان لە دنیای عیلمانی ئەمڕۆدا لە ژینی دنیا دابڕاوە. بۆیە بە پێویستمان زانی کە خوێنەرانی زمانی کوردی پێ ئاشنا بکەین و میلەتی کوردیش ئاوڕێک لە دینی باو و باپیرانی بداتەوە و بەڕاستی لێ حاڵی بێ و بیکە بە ساڕشکەری زام و نەهامەتیەکانی و ڕۆژگاری ئەمڕۆی. هەروەها کتێبخانەی کوردیش بەم کتێبە دەوڵەمەندکەین، لە پەروەردگاریش دەپاڕینەوە کە هەڵەکانمان داپۆشێ و ئەم هەوڵەشمان بخاتە تای تەرازووی چاکەکانمان بۆ ڕۆژێک کە بنیادەم پێویستی بە گەردیلەیەک چاکە هەیە و پەروەردگاریش باشترین سەرپەرشتیار و پشتیوانە. ئەحمەد قەرەنی 29 ذولقەعدەی 1420 کۆچی بەرامبەر بە 2 ئازاری 2000 میلادی هەولێر. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. پێناساندنێک لە پەڕا 11 ئەمە پێشەچی عەرەبیەکەی کتێبەکەیە. سوپاس بۆ پەروەردگار، درودی پاک و لێزمەبارانی بەزەیی پەروەردگار بڕژێ بەسەر گیانی پاچی پێغەمبەرە بەڕێزەکەی محەممەد صلى الله عليه وسلم. ئەم کتێبە مامۆستای بەڕێز ئەبوو ئاعلای مەودودی کە لە ساڵی 1360 کۆچی بەرامبەر بە 1940 میلادی دایناوە و بەشەکانی یەک لە دوای یەک لە گۆڤارە مانگاییەکەیدا کە ناوی تەرجەمات القورئان بوو بڵاو کردوتەوە. اینجا هەمووی لە کتێبێکدا کۆ کردەوە و بە ناوی المصطلحات الأربعة في القورئان چاپی کرد. مامۆستا لە پێشەچی ئەم کتێبەدا باسی کتێبەکە و گرنگی زاراوەکانی لە ئیسلامدا کردووە. لەبەر ئەوە پێویست ناکات لێرەدا دووبارە بکرێتەوە، تەنها ئەوە نەبێ کە باسی هۆی دانانی کتێبەکە و ساڵی نووسینی بکەین. ئەم کتێبە لە ساڵی 1940 میلادی بەرامبەر بە 1360 کۆچی دانراوە. ئەو ساڵەش هاوکات بوو لەگەڵ دامەزراندنی کۆمەڵەی ئیسلامی لە هیندستان. ئەم کتێبە ڕۆڵێکی باشی هەبوو لە ڕوونکردنەوەی بانخوازی ئەو کۆمەڵەیە و هەڵوێستەکانیان بەرامبەر بە تاقم و پێڕەکانی ئەو ناوچەیە. جا لەو دووە هەر کەسێک هاتبە ناو ئەو کۆمەڵەیە دەیزانی جوداوازی ئەو کۆمەڵەیە لەگەڵ بانگەوازی تاقم و پێڕەکانی دیکەدا چییە؟ هەرچەندە هەندێکیان داوای ئەوەیان کرد کە ئیسلام و بڵاوکردنەوەی بانگەوازەکەی دامەزراون. تا ئێستا ئەم کتێبە 4 جار بە زمانی ئۆردۆ چاپ کراوە، هەر جارەی 3000 دانەی لێ چاپ کراوە. تا ئەمڕۆ بۆ هیچ زمانێک وەرنەجێدراوە، تەنها ئەوە نەبێ کە برای ئەدیب و خێرخواز محەممەد کازم سەباق کە لە هاوڕێیانی دارولعروبەی ئیسلامیە بۆ عەرەبی وەریجێڕاوە و ئێمەش خۆمانی لێ بەهرەمەند دەکەین با پێشکەشکردنی بۆ ئەوانەی بە پیتی دەدوێن. ئەم کتێبە دووەمین کتێبە کە لە دیمەشقی قەڵای سەختی ئیسلام بەدەستی برایانی ئاین و زانستپەروەر چاپ دەکرێت کە دڵمان لەسەر خۆشەویستی ئیسلام و قوربانیدان لە پێناویدا لەگەڵیاندا کۆبۆتەوە. پەروەردگار هەمومان ڕێنمونی بکا و سەرمان بخات بۆ کارێک کە خۆی پێی ڕازیە. هەرەو سەرپەرشتیار و پشتیوان و بیسەر و وەرامدارەوەی
پێویستیەکانمانە. پێش ئەوەش لە دیمەشق کتێبی مەبادئ الئیسلامی مامۆستا مەودودی چاپ کرا و 8 کتێبی دیش لە قاهیرە چاپ کراوە. 26مان هەر سوپاس و ستایشە بۆ پەروەردگاری گەورە. محەممەد عاسم حەداد، لاهور، پاکستان، 13 جەمادی یەکەم 1374 کۆچی بەرامبەر بە 8 کانونی دووەمی 1955 میلادی. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. ئەبوو ئەعلای مەودودی لە چەند دێڕێکدا لاپەڕا 13 لە بەرەبەیانی ڕۆژی دووشەممەی 3 ڕەجەبی 1321 کۆچی بەرامبەر بە 1903 میلادی لە شاری ئۆرنگ ئابادی هیندستان لە خێزانێکی ئاین پەروەر لەدایک بووە. باوکی ئەبوو ئەعلا ئەحمەد حەسەن مەودودی پیاوێکی پارێزکار و خواناز بوو کە بۆ خزمەتکردنی ئاینی ئیسلام کاری ڕۆژنامەگەری هەڵبژاردوو بوو. تا تەمەنی 9 ساڵی کتێبەکانی سەرەتای قۆناغی خوێندنی لای باوکی بەڕێزی خوێندووە. پاشان لە قوتابخانەی فەوقانیەی ئۆرنگ ئاباددا بە خوێندن و فێربوونی قۆناغی سەروتر لە خوێندنەکەیدا خەریک دەبێ. تا تەمەنی 15 ساڵی لەو قوتابخانەیەدا لە زانستەکانی تەفسیر، فەرموودا، فقه، ئوسوڵ، ڕەوانبێژی، وێژە، سەرف، نەحوو، ماتماتیک بە شێوەیەکی زۆر چاک بەهرەمەند بووە. ئەو کاتا کتێبی ئەلمەرئەة الجەدیدەی لە عەرەبیە و بۆ سەرزمانی ئۆردو وەرگێڕاوە. لە ساڵی 1918 میلادی تا 1921 میلادی لە ڕۆژنامەی تاج بەشداری کردووە کە لە جەبلپور لە هیند چاپ و بڵاو دەکرایەوە. لە ساڵی 1921 میلادی دەڕواتە شاری دەلهی و لەوێ دەبێتە سەرنووسەری هەردوو ڕۆژنامەی بەناوبانگی موسلیم و ئەلجەمعیە کە ئۆرگانی ناوەندی کۆمەڵەی زانانی هیند بوون. هەر لە سەردەمی ئەمدا ئەلجەمعیە ناوبانگێکی زۆری پەیدا کرد. لە ساڵی 1352 کۆچی بەرامبەر بە 1933 میلادی بۆ خزمەتی زیاتری ئیسلام کاری ڕۆژنامەگەری دەست پێ دەکات و گۆڤاری تەرجەمات قورئان و چەند کتێب و ناملکێکی تر بڵاو دەکاتەوە. ساڵی 1359 کۆچی کاری بانگەوازی ئیسلامی خۆی زیاتر پەرە پێدا و پاشان لەگەڵ ڕۆژنامەیەکی بەناوبانگی ئۆردۆزماندا هاوکاری دەکات. لەو کات و ساتانەشدا کە مەودودی ڕووی لە سیاست کرد و بەشداری لە بزوتنەوەی خلافەتدا کرد و لەگەڵ بزوتنەوەی تەحریکی هیجرەت هاوکاری هەبوو. لە سەرداوای چەند جارەی زانا و دانای خۆر هەڵات محەممەد ئیقبال لاهوری لە حەیدەر ئابادی دەکنەوە دەچێتە ناوچەی پەنجاب بۆ ئەوەی لە بەرەو پێشبردننی شۆڕشی ئیسلامی و ناساندنی سیما و ڕوخساری ئیسلامی ڕاستیدا نەخش و ڕۆڵی کاریگەر ببینێ و لە دارولئیسلام نزیک شاری پنتانکۆت نیشتەجێ دەبێ و لەوێ ناوەندێکی ڕۆشنبیری و لێکۆڵینەوەی گرنگ پێک دەهێنێت و بە هاوکاری فەیلسوفی بەڕێز ئیقبال لاهوری بۆ پێگەیاندنی زانانی ئیسلامی لێکۆڵەرەوان و زانستخوازانی خەمخۆر لە پێناو ڕاژە و ناساندنی حەقیقەتی ئاینی ئیسلامی پیرۆز هەوڵ و کۆشش و هیمەتی زۆری بەخەرجدا. لە ساڵی 1360 کۆچی بەرامبەر بە 1941 میلادی کۆمەڵەی ئیسلامی الجەماعەة الئیسلامیەی دامەزراندووە. هەر لەو ساڵەشدا کتێبی 4 زاراوەکە المصطلحات الأربعەی داناوە. دوای ئەوەی لەم سەدانەی دواییدا خەڵکی بەرە لە ئیسلام و ڕێنماییەکانی دوور کەوتنەوە و مۆسقۆفی ئیلحادی و بێبەند و باری لە وڵاتانی ئیسلامیدا بڵاو بیەوە. ئەو کاتا گەورە پیاوی مێژووی ئیسلام جەمال الدینی ئەفغانی هاتوو پەیامی ئاگرین و کاریگەرە ئیسلامی و شۆڕژگەڕیەکەیدا بە گوێی خەڵکا و جارێکی تر ئومەتی ئیسلامی وریا کردەوە لە نەخشە و پلانەکانی دوژمنان. دوای ئەویش بانخوازان و بەرچەمدارانی گەورەی وەک پێشەوا حەسەن بەناو، ئەبوولئەعلا و سەید قوتب ڕێبەراتی بزافی شۆڕژگەری ئەو قوتابخانەیان گرتە دەست و لە پێناویدا گیانبازی و فیداکاریان نواند کە بزاف و ڕاپەڕین و سەرهەڵدانی ئیسلامی لە جیهانی ئیسلامیدا لەم چاخەی ئێستادا دوای فەزلی پەروەردگاری گەورە بەر و بەرهەمی ڕەنج و ماندووبوون و جیهاد و تێکۆشانی ئەوان و هاوێنەکانیانە
ئەبوو ئەعلای گەورە پیاوی گۆڕەپانی خەبات و تێکۆشان دژی خەرافیات و ڕێچکە مرۆڤکردە خۆرهەڵاتی و خۆر ئاواییەکان تەمەنی بە نرخی خۆی لە لێکۆڵینەوە و نووسینی بەرهەمان نایاب و بە نرخەکانی زانستی سیاسی و ڕۆشنبیری زیاد لە 100 و ئەوەندەی کتێب و نامیلکەدا بردەسەر. زانایان و نووسەران ئەمڕۆ تەفسیری تەفهیم القورئانی ئەبوو ئەعلای مەودودی و تفسيري في ظلال القرآن مامۆستای شەهید سەید قوتب بە زمانە زیندوەکانی جیهان گزارش لێ دەکەن. سەرنجام ئەبوو ئەعلا دوای خزمەتێکی زۆری بە ئیسلام و مسلمانان و هۆشیارکردنەوەیان و ڕاستکردنەوەی تێگەیشتنە چەوت و هەڵەکان ساڵی 1399 کۆچی بەرامبەر بە 22 نۆی 1979 میلادی بۆ دوجار ماڵ ئاوایی لەم جیهانە پڕ لە تەنگ و چەڵەمەیە کرد و بەرەولای پەروەردگاری گەورە گەڕایەوە و لە ئەچهەرەی لاهوری پاکستان ئەسپەردەی خاکرا و ئێستا ئارامگاکەی لەوەیە. سڵاوی پەروەردگار لە گیانی پاچی و جێگای بەهەشتی بەرین و ڕێگاکەشی پڕ لە ڕێبوار بێت. والذين جاهدوا فينا لنهدينهم سبلنا وإن الله لمع المحسنين. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بەکۆتا هات. بسم الله الرحمن الرحيم. پێشەچی دانەر لاپەڕا حەڤدە. ئەم چوار زاراوەیە الله خودە، الرب پەروەردگار، العیبادە پەرستن، الدین ئاین بناغە و بنچینەی زاراوەکانی قورئانن و بانگەوازی قورئان لە دەوری ئەم چوار زاراوەیە دەسوڕێتەوە. بەگشتی قورئان داوای ئەوە دەکات کە پەروەردگار تاک و تەنیایە و خۆی هەڵسوڕێنەری ئەم بوونەوەرەیە و هەموو کەس پێویستی بەوە و ئەو پێویستی بە کەس نییە. هیچ پەروەردگارێکی بە حەق نییە تەنها ئەو نەبێ. مرۆڤ دەبێت تەنها بە خودایەتی ئەو ڕازی بێ و بەس. ئەو با پەروەردگار بناسێت و بگرێ و خودایەتی پەروەردگارێتی غەیری ئەو ڕەت بکاتەوە. بە تەنها ئەو بپەرستێ و غەیری ئەو نەپەرستێ. تەنها ئاینی پەروەردگار بە پوختی بگرێ و هەموو ئاینێکی غەیری ئاینی پەروەردگار ڕەت کاتەوە. وەک پەروەردگار لە ئایەتی 25 سوڕەی ئەلئەنبیا دەفەرموێت: وما أرسلنا من قبلك من رسول إلا نوحي إليه أنه لا إله إلا أنا فاعبدون. واتە لە پێش تۆدا هیچ پێغەمبەرێکمان نەناردووە ئیلا سروش و وەحیمان بۆ کردووە کە جگە لە من پەرستراوێکی تر نییە، دەسا ئێوەش بەنداتی تەنها بۆ من بکەن. و لە سوڕەی ئەتتەوبە ئایەتی 31 دەفەرمێت: اتخذوا أحبارهم ورهبانهم أربابا من دون الله والمسيح ابن مريم وما أمروا إلا ليعبدوا إلها واحدا لا إله إلا هو سبحانه عما يشركون. واتا فەرمانیان تەنها بەوە پێبکرابوو کە تەنها یەک خوا بپەرستن و کە هیچ خودایەکی تر جگە لەو نییە، پاک و بێخەوشی بۆ پەروەردگار لەو هاوبەش پەیداکردنەی کە بۆی دەکەن. و لە سوڕەی ئەلئەنبیا ئایەتی 92 دەفەرمێت: إن هذه أمتكم أمة واحدة وأنا ربكم فاعبدون. واتا بێگومان ئەمە بەرنامە و ئومەتی ئێوەیە کە تاکە ئومەتە و منیش پەروەردگارتانم و دەیسا تەنها بەندایەتی من بکەن. هەروەها لە سوڕەی ئەلئەنعام ئایەتی 164 دەفەرمێت: قل أغير الله أبغي ربا وهو رب كل شيء. واتا بڵێ چما دەبێت جگە لە ئەڵڵا پەروەردگارێکی تر بخوازم و بیپەرستم لە کاتێکدا کە ئەو پەروەردگاری هەموو شتێکە. یان لە سوڕەی ئەلکەهف ئایەتی 110 دەفەرمێت:
فمن كان يرجو لقاء ربه فليعمل عملا صالحا ولا يشرك بعبادة ربه أحدا. واتا جا هەر کەسێک بەتەمای دیدار و پێگەیشتنی پەروەردگاریەتی باکردەوەی چاک ئەنجام بدات و هاوبەش بۆ پەروەردگار دانەنێت. یان لە سوڕەی النەحل ئایەتی 36 دەفەرمێت ولقد بعثنا في كل أمة رسولا أن اعبدوا الله واجتنبوا الطاغوت. واتا لەنێو هەر نەتەوەیەکدا پێغەمبەرێکمان ناردووە تا پێیان ڕابگێنن کە بەتەنها پەروەردگار بپەرستن و لە تاغوت هەر یاخی و پەرستراوێکی تری غەیری خوا دوورکەونەوە. یان لە سوڕەی ئالی عیمران ئایەتی 83 دەفەرمێت أفغير دين الله يبغون وله أسلم من في السماوات والأرض طوعا وكرها وإليه يرجعون. واتا ئایا ئەهلی کتاب جوولەکە و دیانەکان ڕێبازی دید بێجگە لە ڕێبازی پەروەردگار دەخوازن لە کاتێکدا هەرچی لە ئاسمانەکان و زەویدایە بە خۆشی خۆیان بێ یا بە ناچاری ملکەتی ئەون و هەر بۆ لای ئەو دەگەڕێنەوە. پەروەردگار لە سوڕەی ئەززومەر ئایەتی 11 دەفەرمێت قل إني أمرت أن أعبد الله مخلصا له الدين. واتا بڵێ من فەرمانم پێکراوە کە تەنها پەروەردگار بپەرستم و بە دڵسۆزی و سەرڕاستیەوە دینداری بۆ بکەم و لەسەر دینەکەی بم. یان لە سوڕەی ئالی عیمران ئایەتی 51 دەفەرمێت إن الله ربي وربكم فاعبدوه هذا صراط مستقيم. واتا خدای گەورە پەروەردگاری من و ئێوەشە دەی دەسا هەر ئەو بپەرستن ئەوەش ڕێبازی ڕاستە. ئەمانە چەند ئاەتێک بوون بە نمونە هێناممانەوە دەنا ئەوەی قورئان بخوێنێتەوە و تێی بگا هەرزوو هەز دەکا بەوەی کە هەرچی ڕێنمونی و ئامۆژگاری قورئان هەیە لە دەوری ئەم چوار زاراوەیە دەسوڕێتەوە و بابەتی قورئان و دید و فکرە بنەڕەتەکەی لەوەی زیاتر نییە کە یەکەم تەنها خودای گەورە پەروەردگار و پەرستراوە، دووەم جگەل لە خودای گەورە هیچ پەروەردگار و پەرستراوێکی تر نییە، سێەم دەبێ مرۆڤ تەنها خودای گەورە بپەرستێت، چارەم دەبێت تەنها ئاینی خودای گەورە بە پوختی و پاچی وەک بەرنامەی ژیانی مرۆڤ پەیڕەو بکرێ و دینداریش تەنها بۆوی یەکلا بکرێتەوە. گرنگی ئەم چوار زاراوەیە لاپەڕا 20. ئەوەی ڕوون و ئاشکرایە ئەوەیە کە ئەو کەسەی لە قورئان بکۆڵێتەوە و بچێتە بنج و بناوانی مانەکانیەوە دەبێت لە مانای ئەم چوار زاراوەیە بگات و چەمکە تەواو گشتگیرەکانی وەرگرێت، چونکە ئەوەی نەزانێ مانای خوددا ئەڵڵا و پەروەردگار ئەڕەب و پەرستن ئەلعیبادەت چییە و ئاین ئەددین بۆچی بەکاردێت، ئەوە گومان لەوەدا نییە قورئان لای ئەو دەبێتە قسێکی پشتگوێخرا و هیچ لە ماناکانی تێناگات و ناتوانێت ڕاستی یەکخواناسی بناسێ یا بنەچەی هاوڵ پەیداکردن پێ بزانێ یا ناتوانێت پەرستنەکەی تەنها بۆ خوددا بێت و دین و دینداریەکە بە پوختی بگرێتە بەر. هەروەها ئەگەر چەمکی ئەم جاراوانە لە زەینی مرۆڤدا ڕۆشن نەبوو، کەم و کورتی هەبوو لە تێگەیشتنی ماناکاندا، ئەوە بێگومان هەرچی ڕێنمونی و ئامۆژگاری قورئان هەیە لێی تێکەڵ دەبێ و عەقیدە و کردەوەکانی هەمووی کورت هەڵدێنێ و لە کاتێکدا کە باوەڕی بە قورئانەکەشێ و بەردەوام لا ئیلاهە ئیلا اللای لەسەر زمانە، بەڵام خوداوەندی دیکە جگە لە خودای گەورە دەپەرستێت، هەر لافی ئەوەش لێدەدا کە غەیری ئەڵڵا هیچ پەروەردگاری دینیە، کەچی لە واقعدا ملکەتی پەروەردگاری دیکەیە، بە هەموو ڕاستگۆی و دڵسۆزیەوە ڕادەگەێنێ کە تەنها ئەڵڵا دەپەرستێ و ملکەتی بۆ ئەو نەبێ بۆ کەس ناکا. لەگەڵ ئەوەشدا ئەڵڵای کردۆتە سەید و سەروەری خۆی، هەروەها بە هەموو هێز و توندی خۆی ڕادەگەێنێ کەوا لە چوارچێوەی ئاینی خودادایە و باوەشی پێدا کردووە و دیندارە. ئەگەر کەسێ بڵێ تۆ لەسەر ئاینێکی تری شەڕی لەگەڵ دەکات، بەڵام لەگەڵ ئەوەشدا لە ئاینێکی تردایە و
خۆی بە چەمکی چەند ئاینێکەوە هەڵواسیوە بێگومان بە زمان لە ئەڵڵا نەبێ لە کەس ناپاڕێتەوە بە کەسیش ناڵێ خودا و پەروەردگارمە بەڵام بە گوێرەی ئەو مانانەی بۆ هەردوو وشەی خودا و پەروەردگار دانراون چەندین خوداوەند و پەروەردگاری تر هەن ئەو داوماوە نازانێ کە جگە لە ئەڵڵا خوداوەند و پەروەردگاری دیکەی بە هاوڵی داناوە ئەگەر ئاگاداریشت کردەوە کە غەیری ئەڵڵا دەپەرستێ و لە دینی خودادا هاوڵی بۆ خودای گەورە بڕیارداوە ئەوە بێگومان بەڕوودا هەڵدەستێتەوە و پەلامارت دەدات بەڵام ئەوە حاڵیەتی لە ڕاستیدا بە گوێرەی کاکڵی مانا و واتای پەرستن و ئاین ئەو غەیری ئەڵڵا دەپەرستێ و چوەتە نێو ئاینێکی دیکەوە نازانێ لەگەڵ ئەو هەموو چاکانەی کە دەیکا لە پەرستنی غەیری ئەڵڵادایە و ئەو ڕێبازێ ئەو گرتوویەتیە بەر ئاینێکە خدا ڕێی پێ نەداوە و هیچ بەڵگەیەکی ڕاستی لەسەر دروستی نییە هۆی سەرەکی ئەم تێگەیشتنە چەوتە لاپەڕا 21 تێڕوانین لە چەرخی نەفامی و چەرخە ئیسلامیەکانی دوای ئەو دەمانگێنێتە ئەوەی کاتێ قورئاندا بەزیە سەر عەرەبەکان و بەوانە ڕاگەیەندرا کەوا بە پیتی ضا دەدوێن هەموو کەسێ لەوان دەیزانی مانای ئیلاه چییە و مەبەست لە وشەی ئەڕەب چییە چونکە لە مێژ بوو ئەو دوو وشێ لە ناویاندا بەکار دەهات و شارەزای هەموو مانایانە ببوون کە ئەو دوو وشێ دەیانگرێتە خۆیان بۆیە ئەگەر پێیان گوترا بە لا ئیلاهە ئیلا الله واتە هیچ پەرستراوێ نییە تەنها ئەڵڵا نەبێ کە هیچ هاوبەشێکی لە خودایەتی و لە پەروەردگاریدا نییە ئەوە بە تەواوی دەیانزانی بانگهێشتی چی دەکرێن و بێ لێ تێکەڵبوون و تەمومەش بۆیان دەردەکەوت کە گۆتیار قائیل نەفی چ شتێکی کردووە و نەیهێشتووە غەیری خودای پێوەسف بکرێ و چ شتێک تایبەت کراوە بە خوددا و پاک و پوختە کراوە بۆی جا ئەوانەی دژایەتیان دەکرد بە ڕێنوویەوە دژایەتیان دەکرد و دەیانزانی کە خودایەتی و پەروەردگارەتیان داوەتە پاڵ غەیری ئەڵڵا و کوفرەکەیان بەچی هەڵدەوەشێتەوە هەروەها ئەوانەی باوەڕیان هێنابوو بە زانین و ڕێنوویەوە باوەڕیان هێنابوو بە هەموو ئەو شتانەی کە ئەو عەقیدێ زیادەیە پێویستی دەکات وەربگیرێ یا لە خۆدان ڕێ وازی لێ بهێنرێت هەروەها وشەکانی ئەلعیبادە و ئەددین لە زمانەکەیاندا باو بوون و دەیانزانی بەندا عەبد چییە و بەنداتی و عوبودیە چی دەگەێنێ و ئەو پەیڕەوە کردارە چییە کە پێی دەڵێن ئەلعیبادە و کاکڵەی ئەددین چییە و ئەو مانانە چین کە ئەو وشەیە دەیانگێنێت بۆیە کاتێ پێیان دەگوترا خدا بپەرستن و لە تاغوت دوورکەونەوە و وەرنە ناو ئاینی خدا واز لە هەموو ئاینێ بهێنن لە حاڵی بوون لەو بانگەوازەی قورئان هێنابووی بە هەڵەدا نەچوو بوون هەر لەگەڵ وشەکانی بەرجویان کەوت یەکسەر زانیان ئەو بانگەوازە داوای چگۆڕانکاریەکیان لێ شێوازی ژیانیان لێ دەکات بەڵام لە چەرخەکانی دوای چەرخی زێڕینی پێغەمبەر صلى الله عليه وسلم و هاوڵانی مانا ڕەسەن و ڕاستەکانی ئەم وشانە بەرەبەرە گۆڕانیان بەسەردەهات ئەو مانانەی کە لە سەردەمی دابەزینی قورئاندا لەناو ئەو نەتەوەیە باوبوون تاوای لێهات هەر یەک لەو چوار زاراوەیە بە چەند ماناکی تەسک سنووردار کران لە چاو ئەو مانا فراوانەی پێشتر دەیانگرتە خۆ و کورد هەڵهاتن لە چەند مانایەکی دیاریکراوی سنووردار و تەسک و تایبەتەوە کران بە چەند شتێکی شاراوە ئەویش لەبەر دووهۆ یەکەم کەمبوونی چێژی زمانی عەرەبی تەواو وشکبوونی کانیاوی زمانی عەرەبی لە چەرخە دواییەکاندا دووەم ئەوانەی لەوە دووە لە کۆمەڵگای ئیسلامی لەدایک دەبوون و تیایدا پێگەیشتن واتا و مەدلولی ئەو مانانیان بۆ نەمابووە لە وشەکانی ئیلاه ئەڕاب ئەلعیبادە ئەددین وەکو ئەوەی لە کاتی دابەزینی قورئاندا باو بوو لەبەر ئەم دوو هۆیە دەبینی زمانەوان و ڕاوەکارانی قورئانی پیرۆز لە چەرخەکانی دواییاندا بە ناچاری زۆر لە وشەکانی قورئانیان بەو ژێوێ ڕاوە دەکرد کە ئاستی خوێندەواری و ڕۆشنبیری و تێگەیشتنی موسڵمانەکانی ئەو چەرخە دەیخواست نەک بە پێی مانا زمانەوانیە ڕەسە نەقوڵەکەی خۆی بۆ نمونە وشەی ئیلاهیان بەرامبەر بتدانا واتە بە ئاوەڵناوی بت و بتپەرستیان دانابوو وشەی ڕەبیان دانا بۆ ئەو کەسەی کە ئەرچی پەروەردەکردن و پێگەیاندن دەگرێتە ئەستۆ
وشەی ئیبادەیان کورد هەڵهێنا لەمانەی بەخوادانان و کڕنوش بردن و نوێشکردن بۆ پەروەردگاری گەورە وشەی دینیان بەرامبەر بە مەذهب ڕیلیژن دانا هەروەها وشەی تاغوت بەمانای بت و شەیطانەکان لێک درایەوە سەرنجامی ئەوەش ئەوە بوو کە خەڵکی بە زەحمەت لە مەبەستی سەرەکی و بنەڕەتی بانگەوازی قورئان تێدەگەیشتنەوە جا ئەگەر قورئان بانگی بکردنایە بۆ ئەوەی غەیری پەروەردگار نەپەرستن وایان دەزانی بەوازهێنان لە بت و سەنەمەکانی حەقی ئەو بانگیان داوە لەگەڵ ئەوەش هێشتا دەستیان بەرنەداوە لەو شتانەی کەمانەکانی ئیلاه دەیانگرێتە خۆی بێجگە لە بت و سەنەم و هەستیش ناکەن بەو کردەوەیان غەیری ئەڵڵایان بە خودا داناوە کە قورئان بانگی دەکردنەوە بۆ ئەوەی غەیری ئەڵڵا بە پەروەردگار نەگرن وەکو ئێستا دەیانوت ئێمە غەیری ئەو بە پەروەردگار و سەرپەرشتیاری کاروبارمان نازانین بەو شێوەیە بیر و باوەڕمان لە ڕووی یەکتا پەرستیەوە تەواوە بەڵام لە ڕاستیدا زۆربیان گردنکەچیان بۆ پەروەردگارەتی غەیری خوا دەکرد بە گوێرەی مانەکانی وشەی ئەڕەب ئەوانە کەوتبوونە جۆرە شیرکێکی ترەوە بێ ئەوەی هەستی پێ بکەن ئەگەر قورئان بەمانە بفەرمێت پەروەردگار بپەرستن لە تاغوت دوورکەونەوە دەڵێن ئێمە لە شەیطان دوورین و نەفرینی لێ دەکەین ئێمە بت ناپەرستین و لە ئەڵڵا نەبێ لە هیچی دی ناتەسین کەواتە ئەو فەرمانەی قورئانیشمان جێبەجێ کرد کەچی دەیان بینیت هێشتا دەستیان بە کلکی تاغوتەکانی تر گرتووە و هەموو شێوەکانی پەرستنیان بۆ غەیری ئەڵڵا بڕیار داوە تەنها بە خودادانان نەبێ بۆ مانە واتەکانی دینی شەروەتر خەڵکی لە مانای پوختەکردنی ئاین و یەکلابوونەوە بۆ خوددا تێناگەن وا دەزانن تەنها ئەوەیە بڵێن فڵانە کەس لەسەر ئاینی ئیسلامە و نەڵێن لەسەر ئاینی هیندی و جوولەکە و دیانەکانە لێرەوە وا حاڵی بوون ئەوەی پێی بگوترێ مسلمان ئەوە خۆی یەکلا کردوتەوە بۆ خوددا و دینەکەی پوخت و تەواوە کەچی لە ڕاستیدا زۆربەی ئەوانەی هێشتا بە گوێرەی ئەو مانە فراوانانەی کە وشەی دین دەیانگرێتە خۆیان بۆ خوددا یەکلا نەکردوتەوە ئەنجامەکانی ئەم تێگەیشتنە چەوتە لاپەڕە 25 ئەو ڕاستی کە گومانی تیانیە و حاشا هەڵنەگرا ئەوەیە کە خەڵکی زۆربەی ڕێنماییەکانی قورئانیان لا شاراوەیە بەڵکو ئەو گیانە بەرز و فیکرە سەرەکییان لێ بزر بووە کە قورئان بۆیان و لێیانی دەوێت خەڵکە مسلمانەکە ئەم چوار زاراوە بنەڕەتیان لا مەجهولە زۆر ناحاڵین لێیان ئەمەش لە دوای چەرخی زێڕینی سەلەفەوە تا ئێستا گەورەترین هۆکارێک بووە کە سەری بۆ لاوازی و بێهێزی بیر و باوەڕیان و کردەوەیان کێشاوە خۆ ئەوانە ئاینی ئیسلامیشیان وەرگرتە بوو لە ڕیزی مسلمانانیش دەژمێردران لەبەر ئەمانە پێمان گرنگ بوو مانای ئەو چوار زاراوەیە ڕوونکەینەوە و بە درێژی باسی بکەین تا مەبەستە ڕاستەکەی قورئان و فەرمایشتە گرنگەکانی دەرکەوێ هەرچەندە من پێشتر لە چەند وتارێکمدا کە نیسی و من هەوڵمدا گرنگی ئەم چەمچی ئەو زاراوانە گرنگتر نیشان بدەم چونکە دەمزانی ئەوەی تا ئێستا لەم بابەتە نووسیمە بۆ لابردن و ڕەواندنەوەی ئەو هەڵانەی خۆیان خزاندۆتە هزری مسلمانانەوە خۆی لە خۆیدا بەز نییە بای ئەوە ناکەن کە قەناعەت بە خەڵکی بێنن و دڵیان پێ ئاسوودە بێت لەبەر ئەوەی وا تێدەگەن ئەو توێژینەوە باسکردنە تێر و تەسەلانەی بۆ ئەو وشانەم کردووە بێهێنانەوەی ئاەتی قورئانی پیرۆز یا پشت بەستن بە فەرهەنگەکانی زمان ئەوە تەنها ڕای خۆمە و هێناومە ئاشکراشە کە ڕای تایبەتی من ناتوانێت قەناعەت بەوانە بکات کە لەگەڵ ڕاکانی مندانین بۆیە ویستم لەم ناملکێدا مانای تەواو و گشتگیریەکانی ئەم چوار زاراوەیە ئاشکرا بکەم بێ ئەوەی قسەیەک بهێنم کە قورئان پشتگیری نەکات یا ڕاک بهێنم کە پشتی بە فەرهەنگەکانی زمان نەبەست بێت سەرەتا بەبیستی خودای باڵا دەست بە لێکۆڵینەوەی وشەی ئیلاه دەکەم و ئینجا ئەڕەب و دوایی ئەلعیبادە و دواتر ئەددین ئینشاء الله ئەبوو ئەعلای مەودودی خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات.